تا ئێستا زانیوتە لە گانا زێر دەڕوێ؟ وڵاتی گانا لە خواروی ئەفریقا خاکەکەی پڕێتی لە زێر و دایمۆن، تەنانە دوای لێهاتووە ناونراوە کەناری زێر. بەڵام لە پاڵەمەدا سامانێکی ئێجگار بە بەهایان هەیە کە کەم وڵاتی جیهان خاوەنێتی. درەختی کۆکۆ یان ئەوەی پێی دەڵێن درەختی کاکاو لە دەگمەنترین ئەو درەختانەیە کە لە خاچی گانا دەڕوێ. گانا لە پاڵ کۆدیڤۆری دراوسەیدا زۆرترین درەختی کۆکۆیان تیا کۆبووەتەوە. ئەوەی سەیرە جگە لە بەرهەمێنانی کاکاو، ئەم درەختە بەرووبوومێکی سەیری هەیە کە کەرەی شیبای لێ بەرهەم دێ. ئەم کەرەیە لە جیهاندا زۆر دەگمەنە و لە کرێم و سابوون و کەرەستە جوانکارێ پڕبەهاکاندا بەکاردێ. توێکڵی بەرهەمەکە ڕەش دەبێتەوە و سابوونی ڕەشی لێ دروست دەکەن کە یەکێکە لە گرانبەهاترین سابوونەکان. ساڵی 1879 لە دوورگەیەک بە ناوی بۆکۆ کەسێ بە شێوەیەکی سەیر تۆی ئەو درەختەی بۆ گانا گواستوتەوە و وڵاتەکەی کردوتە خاوەنی ئەم سامانە گەورەیە. دۆستێکی 1964 لە گانا سۆراخی ئەم درەختەی کرد. یەکێک لەوانەی لە باخی درەختەکانی کۆکۆ کار دەکا بەرووبوومەکەی پیشان دەدا و بۆی ڕوون دەکاتەوە کە لە ناوی ئەو درەختەدا چی هەیە.